بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی هەرێمی کوردستان لە 11 مانگی ئەمساڵدا هیچ راپۆرتێکی لەبارەی داهاتوو بڕی هەناردەی نەوت بڵاو نەکردوێتەوە لە کاتێکدا کابینەی نوێ بانگەشەی شەفافکردنی سەرچاوەکانی داهاتوو نەوتی دەکرد، بەڵام تاکو ێستا ژەم کابینەی چەنگاوێکی بۆ شەفافکردنی داهاتی نەوت نەناوە. بە میوانداری بەڕێز کاروان گەزنەی ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. حکوومەتی هەرێم هیچ راپۆرت و بەیاننامەیەکی لەبارەی هەناردە و داهاتی نەوت لە 11 مانگی ئەمساڵ بڵاو نەکردوتەوە. کۆمپانیای دیلۆیت کە وردبینی بۆ داهاتی نەوتی هەرێم دەکات لە کۆتایی مانگی 5 ئەمساڵ شەشەمین راپۆرتی لەبارەی بڕی داهات و هەناردەی نەوتی هەرێم لە 6 مانگی کۆتایی ساڵی 2018 بڵاو کردەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ راپۆرتێک لەبارەی فرۆشتنی نەوت و داهاتەکەی لە 11 مانگی ئەمساڵ بڵاو نەکردوێتەوە. کابینەی نوێ حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی مەسرور بارزانی لە سەرەتای ڕاگەاندنیەوە لە 10 ئەمساڵ لە بەردەم پەرلەمانتارانی کوردستان کارنامەکەی خراڕۆ لە کارنامەکەدا هاتووە کار بۆ چەسپاندنی شەفافیەت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا دەکەن، بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆییەکان. بۆ مەبەستە کار بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان بە یاسای پەیوەندیدار دەکەن. دوای زیاتر لە 4 مانگ لە دەست بەکاربوونی کابینەی نوێ هیچ هەنگاوێک بۆ شەفافکردنی داهاتی نەوت و ناوخۆ نەنراوە. بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان باس لەوە دەکەن لە ئێستادا هەرێم ڕۆژانە نزیکەی 500,000 بەرمیل نەوت بە بۆڕی هەناردە دەکات، بەڵام ماوەی 3 ساڵە نرخی نەوت و هەناردەی نەوتی هەرێم هەرچەندێک بێت نیوەی داهاتەکەی کە 300 ملیۆن دۆلارە دێتە وەزارەتی دارایی. باپەی زانێرەکانیش بەشێکی زۆری داهاتی نەوتی هەرێم بۆ کۆمپانیا ئەمنیەکانی بەرپرسانی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە دەڕوات کە لە ئێستادا زیاتر لە 100 کۆمپانیای ئەمنی لە هەرێم هەن، لە کاتێکدا حکوومەتی هەرێم لیوای نەوت و غازی تایبەت بە پاراستنی کێڵگە نەوتیەکان هەیە. لە هەمان کاتیشدا جگەلەوەی هەناردە و داهاتی فرۆشتنی نەوت بە بۆڕی ناڕوونە، فرۆشتنی نەوت بە تەنکەریش بە وڵاتانی دراوسێن ناشەفافە و تاریکە. ئاوکات ماوەی زیاتر لە 4 ساڵە پەرلەمانی کوردستان یاسای دامەزراندنی سندوقی داهاتە نەوت و غازیەکانی پەسەند کردووە کە دەبێت سەرجەم داهاتەکانی نەوت و غاز بخرێنە سندوقەکە و لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستان بێت، بەڵام تاوەکو ئێستا سندوقەکەدا نەمەزراوە و نازانرێت داهاتی تەواوی نەوت چەندە و چۆن خەرج دەکرێت. لالاکی دیکەشەوە دام و دەستگا چاودێریەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان و دەستەی دەستپاکی هەرێم و دیوانی چاودێری دارایی هەرێم نانتوانیوە کار بۆ شەفافکردنی دۆسێکە بکەن. لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێگەی نەدا دیوانی چاودێری دارایی وردبینی بۆ داهات و گرێبەستەکانی نەوت بکات. ڕۆشنی نەوت بە سربەخۆیی باهۆی ئەنجامدانی گەندەڵێکی زۆر تایدا، زیانی زۆری لە موچەی فەرمانبەران و پرۆژە خزمەتگوزاریەکان داوە. هەر باهۆی دۆسەی نەوت و غازەوە حکوومەتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوو 2 ملیارد دۆلاری با کۆمپانیای دانەغاز دۆڕاند. لە ئێستاشدا کۆمپانیای دایناسیتی لە دادگای شاهانەی لەندەن سکاڵایەکی لەسەر حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی تۆمار کردووە و داوای 1 ملیار و 6 ملیۆن دۆلار دەکات.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ میوانەکەمان کاک کاروان گەزنەی ئەندامی لیژنەی وزە و پیشەسازی و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە کاک کاروان زۆر سوپاس بۆ بەڕێزتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێزت لە نەراوەڕاستی ئەم مانگەدا راپۆرتێکتان لەبارەی مەسەلەی داهات و گرێبەستەکانی نەوتی هەرێم لە پەرلەمانی کوردستان خستە ڕوو. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لەکەیەوە مەسەلەی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە؟ بەڵێ بەناوی خودای گەورە میهرەبان ئەم کاتەی جەناب و هەموو کاتێکی بینەرە بەڕێزەکانیشت باش. هەڵبەت ئێمە لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان بیرۆکەیەکمان پێشکەش کرد سەبارەت بە پرسی شەفافیەتی نەوت. بیرۆکە خۆی لە چوارچێوەکدا دۆزیەوە کە چۆن بتوانین پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف بکەین. هەڵبەت سەرەتای دەرهێنانی پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2003 کە دەستپێکی پرۆسەی دەرهێنانی نەوت بوو لە هەرێمی کوردستان و لە ساڵی 2007 بەڕەسمی کە پرۆسەی دەرهێنانی نەوت دەستی پێکرد و تا ئێستاشەم پرۆسەی بەردەوامە. وەکو لە بیرۆکەش ئاماژەم پێکرد ئێمە دوو کێشەی سەرەکیمان هەیە لە دەرهێنانی نەوتدا. یەکەم کێشە لە ناڕوونی ناوەڕۆشی گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، دووەم کێشە لە شەفافەتی نەوتی هەرێمی کوردستان. بەڵام سەرباری ئەمانەش باسمان لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کرد، باسمان لەوە کرد کە سیاستێکی حەچیمانەیە و دەکرێت سوودێکی یەکجار زۆری هەبێت، باسمان لە سوودە سیاسەکانی کرد، باسمان لە سوودە ئابوووریەکانی کرد. بە پێویست دەزانم لێرە بۆ بینەرە بەڕێزەکانی کەناڵەکەشتان دووبارەی بکەمەوە. سوودی سیاسی ئەم گرێبەستانە بەشداربوون لەسەر تاقی ئەمنی تاقا کە یەکێکە لە خاڵە گرنگکان بۆ پاراستنی ناوچەی بەرهەمهێنی نەوت. بە لە هەمان کاتژدا سوودی ئابووری ئەگەر لە ئێستادا حکوومەت هەرێمی کوردستان بڕی 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرهەم بێنێت، ئەگەرم داهاتە زیاد بکات و فرە ڕەهەندی لە داهاتی هەرێمی کوردستان داهابێت و تا بەتەنیا تەرکیز لەسەر پرۆسەی نەوت نەبێت، ئەگەر کشت و کاڵ بێت کەرتەکانی پیشسازی و کەرتەکانی تر بن لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم دەتوانێت بە قەبارەی هەرێمەتی خۆشەوە گۆڕانکاری بەسەر نرخی نەوتی بازاری زیانیدا بهێنێت. کەمە دوو دەستکەوتی گرنگم بەڕاستی، بەڵام سەرباری ئەمانەش نایشارینەوە کە ناشەفافیەتی یەکجار زۆر لە داهاتدا هەیە، ناشەفافیەتی یەکجار زۆر لە گرێبەستەکاندا هەیە، ناوەڕۆکی گرێبەستەکان شەفاف نین. بەڵام بیرۆکەکەی بەندە پەیوەست بوو بە چۆنەتی شەفافکردن کە من سێ بیرۆکەم خستە ڕوو کە بیرۆکەی نەرویج بوو، ئەزمموی ئەلاسکا بوو و چالاکردنی سندوقی داهات نەوت و گاز و تەفعیلکردنی یاسای ژمارە 22 ساڵ 2007 هەرێمی کوردستان بوو. باشە، سەبارەت بە سیاسەتی نەوت کە بەڕێزت پێ وایە سیاسەتێکی حاکیمانە بووە، بەڵام مەسەلەن لە ڕووی سیاسیشەوە هەندێک ڕخنەیانەیە کە بۆ نمونە ئەم سیاسەتە نەوتیە بۆ نمونە لە کاتی ڕیفراندۆم نەیتوانی پشتگیری وڵاتان بۆ مەسەلەی سەربەخۆی کوردستان کۆبکاتەوە. لە ڕووی ئابووری شۆ قسە لەسەرەوە دەکرێت کە زیانێکی زۆر بەرفەرمانبەران کەوت، یعنی بۆ نمونە پێشفرۆشتنی نەوت بە سەربەخۆ خەڵک موچەی باشتر پێدرا، دەرماڵەکان هەبوون، پرۆژە خزمەتگوزاریەکان نەوەستا بوون. ئێمە دەبێت زیاد بکەینەوە بۆکو باماژەم پێکرد ناکەبات کاتێک کە باس لەنەوت دەکەین ناکرێت بە شێوەیەکی زۆر ئاڵۆز باسی لێ بکەین، بە شێوەیەک بێ شێوەیەکی ئەکادیمیت بێت کە بنسینی ئەکادیمی هەبێت و پشتبەست بێ بە توێژینەوە و داتای نێودوڵەتی و مەحەلیش کە هەمانە. کاتێک کە باسی سیاسەتی نەوت دەکەین جیاوازە لە دیپلۆماسەتی نەوت. دیپلۆماسەتی نەوت تا ڕادێک توانیمانە سوودی لێ ببینین و سیاسەتی نەوتی شۆ کۆم دوو خاڵێک کە ئاماژەم پێکرد چەندان دەستکەوت تریشی هەیە. لە کاتی ڕەفراندەم بۆچی نەوت فریامان نەکەوتن پێم وایە فریامان کەوت بە بێسەوانەوە و لە کاتەکانی تریشدا گەر بیرمان بێت هاتنی داعش لە ساڵ 2014 تەوقید لەگەڵ هاتنی بۆ مەخمور سەرۆک ئۆباما وتارێکی پێشکەش کرد لە یەکێک لە پرێس کۆنفرانسەکان ئاماژەی بۆ کرد کە ئێمە هەرێمی کوردستان دەپارێزین. ئەمە بەشێکە لە ئەمنی تاقە و بەشێک بوو لە سیاستی نەوتی هەرێمی کوردستان و سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سوودی زۆری بۆ خەڵکە بووە و سوودی زۆریشی بۆ هەرێمی کوردستانی شەبووە. هاوکات لە سەرباری ئەمانەش من دووبارەی دەکەمەوە کە ناڕوونی یەکجار زۆر هەیە و کێشەی گەورە لە داهاتی هەرێمی کوردستان لە ڕووی نەوتیەوە هەیە، لە ڕووی غازەوە هەیە، لە ڕووی گازەوە هەیە، لە ڕووی داهاتەکانی ترەوە هەیە، بەڵام ئەمانە پاکێجێکی جیاوازن لەگەڵ سیاستی نەوتی کوردستان. باشە، دەکرێت پێمان بڵێ بۆ نمونە بەڕێزە دەڵی سوودی زۆر هەبووە بۆ خەڵک، سوودەکانی چی بوون بۆ نمونە؟ سوودە سیاسەکانی ئەوە بوون کە هەرێمی کوردستان وەکو منطقەیەکی جغرافی دیاریکرا و پارێزراوە لەلایەن وڵاتانی ئیقلیمی وڵاتانی جیهانیشەوە. ئەگەر متابعەتان کردبێت ئاسان نییە کە بتوانانی سنوورەکانی هەرێمی کوردستان بشێنی. ئەو سنوورەی کە بەفعلی لەسەریە لە چوارچێوەی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەرکارە، ئەو سنوورەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەفعلی کارانگازی یاسایی بەسەریەوە هەبێت. ئەم سنوورە پارێزراوە، پارێزبندیەکی دیاریکراوی هەیە لە ناوخۆی و لە دەرەوە و لە ئیقلیمیشدا کە ئەمە دەستکەوتێکی سیاسی گرنگە و لە هەمان کاتیشدا ئەم دەستکەوتەیە و ئەم دەستکەوتە سیاسەیە کە توانیوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرەی مادە سووریەکان استحقاقی بودجە و موازنەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت. هەڵبەت دووبارەی دەکەمەوە ئەمە سیاسەتی نەوتی هەرێمە داهات شتێکی ترە و مەشاکلی گەورە لە داهاتی هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ،
بەڵام هاوڕانی لەگەڵەوەی کە مەسەلەم سیاستەش زیانی زۆری ئابووری لە هەرێمدا چونکە هەرێمێکی تووشی قەرزداری کرد ئێستا بۆ نمونە پێشتر کۆبوونەوەی بڵین بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم و باز لەو دەکەن کە حکوومەتی هەرێم مەسەلەن 24 ملیار دلار قەرزدارە. هەڵبەت بەڵێ ئێمە قەرزدارین بەڵە کێشەمان هەیە بەڵام ئەمە دووبارە بەشێکە لەو سیاستە و بەشێک نە لەو سیاستە بەڵکو بەشێکە لە چۆنەتی سەرفکردنی و داهاتە ئێمە داهاتێکی زۆر هاتووە دەستمانەوە لە دەستپێشی دەرهێنانی نەوت لە ساڵ 2003 بۆ 2007 2 ملیار دلار دەستکەوتمان بۆ لە 2003 بۆ 2013 272 میلیۆن بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بەرهەم هاتووە 92 میلیۆن نەوت بەرمیل نەوت نێردراوەتە دەرەوە کە ئەم پارەیە نزیکەی 13 ملیار دلار بووە و سەرباری ئەمانەش من تەرکیز ڕادەکێشم بۆ چەند خاڵێکتر لە ساڵی 2014 67 میلیۆن بووە و لە ساڵی 2016 5 میلیۆن و لە ساڵی 2017 تقریبا 7 میلیۆن کامانە بەشێکی زۆری لە نەوتەوە هاتوون بەڵام چۆنەتی سەرفکردنی ئەم نەوتە کێشەی گەورە بووە و لە هەمان کاتیشدا ئەم گرێبەستانی کە کراون لەگەڵەوەی کە گرێبەستی میثالین و دەستکەوتی گەوریان هەیە وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەڵام مەشاکیلی گەوریان تێدا چونکە گرێبەستەکان وەکو خۆیان جێبەجێ نەکراون ئەگەر متابعە بکەین ئێمە لە گرێبەستەکان دەچینە سەر وردەکاری گرێبەستەکان کە کۆمەڵێک نقاتی زۆری تێدایە نقاط تێدایە لەسەرەوەی کە چۆن بتوانین بازیان لەوەربگرین بەڵام تا ئێستا کۆمپانیای نەوتانی کە لە هەرێمی کوردستان باز نادەن نزیکەی 69 گرێبەستی نەوتی لە هەرێمی کوردستان کراو داتایی کە من لە بەردەستمە بەبێ ئەپدەیتی وەزارەتی سامانە سروشتەکان بەڵام بە هیچ شێوەیەک وەزارەتی سامانە سروشتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان باز لەم کۆمپانیانە وەرناگرێت کەمە خۆی لە خۆی داخلێکی گەورەیە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ دروست کردوین و لە هەمان کاتدا کەپاسیتی بیلدینگمانەوە تا بنیادنانی تحتیەم ناوچەیە کە بەر نەوتی تێدا بەرهەم دەهێنرێت ئەم ڕێژەیە بە سەدا 3 دیاری کراوە لە زۆربەی گرێبەستەنەوتەکان هەرچەندە گرێبەستەنەوتەکان ئێستا بەردەستین لەسەر ماڵپەڕی فەرمی وەزارەتی سامانە سروشتەکان ئەم پارەیە دەبێت لەو ناوچەیە سەرف بکرێتەوە کە نەوتی تێدا بەرهەم دەهێنرێت بەڵام پارەکە سەرف ناکرێتەوە ئەو وردەکاریانە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان جوابی نەداوەتەوە وەرچەنەوە پرسیار ئاراستەمان کردووە بە یادداشتی فەرمی ئاراستەمان کردووە وەڵام ماوەرنەگرتووە بۆ سەرباری ئەمانە بەپێی یاسای ژمارە 22 ساڵ 2007 کۆمپانیایەکەیە کۆمپانیای کەپکۆیە ئەم کۆمپانیایە 120 داهاتی دوای دابشکردنی پرۆفت ئۆیل واتە قازانجی نەوت 120 داهاتی نەوتی کۆمپانیات بەرەمێنە نەوتەکانیش دەبات کە تا ئێستا کۆمپانیاکە وجودی نییە ئەمە نازانێن پارێکی بەسەر دێت ئەمانە وردەکاری هۆکاری نەبوونی پارەی تاو لە هەرێمی کوردستانیش بەشێکی ئەم ناشەفافەتەیە و چۆنەتی بە هەدەردانە لە سێکتەرە جیاوازەکان کە دواتر ئاماژەی پێ دەکەم ئەگەر دەرفەتە بوو لەسەر بودجە و نەهاتنی بودجە و چۆنەتی پەرتەوازەکردنی کۆکردنەوەی داهاتەکان لە هەرێمی کوردستان کە ئەمە کێشەیەکی گەورە بووە و سەرباری ئەمانەش قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستان بەرۆکی حکوومەتی هەرێمی گرت و هاتنی داعش و هاتنی هەموو ئاوارەیە بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەموو بڕینی بودجە لە بەغداوە ئەمانە هەمویان مەشاکیل و کێشەی گەورە بوون کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕوویان بووە هەم کورتێنانێکی دارایی بەبڕی تریلیۆنێک و زیاتر لە چەند ملیار دینارێک ساڵانە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە و هەمیش دابەزین لە نرخی نەوت و قەیرانی دارایی و هاتنی داعش و بڕینی بودجەش ئەمان هەمووی کۆمەڵە کێشە بوون کە بۆ چێمە قەرزدار بووینەتەوە کێشەکان ئەگەر دەرفەتم دەی عفوم کە باس لە قەرزەکانیش بکەمەوە 24 ملیار دلار قەرزدارین تەصنیفی قەرزەکان تا ئێستاش لە وەزارەتی داراییەوە نەکراوە من بەش بە حاڵی خۆم زیاتر لە 4 تا 5,000 پرسیارم لە ئاراستی وەزیری دارایی کردووە بۆ ئەم بابەتەوە ئاراستەم کردووە لەوەی کە پێمان بڵێ تەصنیفی قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە چەندە بۆچی کراوە بەڵام تا ئێستا حکوومەت ئامادە نەبوو جوابیان پرسیارە بداتەوە هەرچەند کۆبوونەوەی هاوبەشمان کردو پرسیارمان ئاراستە کردووە لوپۆڵینگی تێدایە وەڵامی پرسیارەکە بە وازەحی نەدراوەتەوە بە پەرلەمانی کوردستان چەند ملیار دلارێک پەیوەستە بە موچەی پاشەکەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە حەقێکی شەرعی فەرمانبەرانە کە ئەم پاشەکەوتیان بۆ بگەڕێتەوە و چەند ملیارێک پەیوەستە بە حەقی ئیستثمار و بەرهێنان لە هەرێمی کوردستان و بەشەکەی تریشی پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو باسشم کرد تا ئێستا تەصنیف و وردەکاریەکانیشی وەزارەتی دارایی بڵاوی نەکردەوە کە مەفروضە لەسەر بەڕێز وەزیری دارایی کە ئەمانە بەڕوونی بداتە بەردەست پەرلەمانی کوردستان تا بتوانین چاودێری بکەین و ڕقابەی فعال لەسەردا بنین. باشە سەبارەت بە بەڕێز وتت 69 گرێبەستی نەوتی لە هەرێمی کوردستان هەیە ئەی بلۆکەکانی نەوت لە ناوچەکان چۆن دابەشکران ئێستا زۆرترین و بەرهێنان لە کام پارێزگایە لە هەولێرە لە دۆکە لە سلێمانیە 57 ئەو داتانی کە لە بەردەستی ئێمە من لە پەرلەمانی کوردستان ئەو ماپەی کە سەرجەم حەق لە نەوتەکانی لەسرە خستمە بەردەمی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بەردەم پەرلەمانی بەڕێزی کوردستانیش بۆی کە سەرجەم ئەندامانی خەڵکی کۆمەڵانی کوردستان لێ ئاگادار بن لەوەی کە حەق لە نەوتەکانمان لە کوێن ئێمە لە هەرێمی کوردستان 57 حەق لە نەوتیمان هەبووە 126 بیری نەوتیمان هەبووە و بە گوێرەی دوایین داتا 69 گرێبەستی نەوتی واژۆ کراوە و سەرباری ئەمانەش نزیکەی 10,000 کارمەندی بیانی و ناوخۆیی لە کەرتی پیشەسازی و سامانە سروشتەکان لە هەرێمی کوردستاندا کاری کردو بە تایبەت لە کەرتی نەوتدا کە نزیکەی 7,000 کارمەندی خۆماڵی بووە کە دەکاتە نزیکەی 75 ڕژێم ئەم کارمەندانە کاری تێدا دەکەن وردەکاری
ئەم حەقل و ئەم بیرە نەوتانە تا ساڵی 2014 بووە بەداخەوە لە دوای کاتەوە وەزارەتی سامانە سروشتەکانیش ئەپدەیتێکی تازەی نییە سەرباریەوەی کە پەرلەمانی کوردستان و جەلسەی جەلسەکانی پێشووی پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوش پەرلەمانتارە بەڕێزەکان سەرۆکایەتی پەرلەمان داوای وردەکاری تەواوی لە وەزارەتی سامانە سروشتەکان کردو بەڵام بەداخەوە کە تا ئێستاش داتاکان ناخرێنە بەردەمی پەرلەمانی کوردستان و هیچ داتایەکی فەرمینە لە دوای ساڵی 2014ەوە هەتا ساڵی 2019 چەند بیری نەوتی زیادی کردووە بیرم نەچێ حەز دەکەم باسی یەکێک لە وردەکاریەکانی تریش بکەم کە لەم گرێبە سەنەوتیاندا هەبووە کە تاکسیشن کە بەونەسە شیرنی نەوتەکە یەکێک بۆ لە جەدەلە گەورەکان کاتی خۆشی و ئێستاشەوە کە ئەم گرێبە تازانەی کە ئیمزا دەکرێن کە واژۆ دەکرێن کە حکوومەتی هەرێمی کوردستان تەرەفێکی سەرەکی عقودی مشارەکەیە کە پشتبەستین بە عقودی مشارەکەی لە هەرێمی کوردستان شیرنی نەوتمان واضح نییە کە چۆنە بەستێ مەرحەلە وەرگیراوە مەرحەلەی ئینتاج مەرحەلەی واژۆکردن مەرحەلەی تەتوێڕ ئینتاج واتە برەودان بە ئینتاجەکە ئەمە پارەکانی دیاریکراون و پارەکانیش دیاریکراو بوون کە پارەکە چەندە بەڵام ئەم پارانش ڕوون نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن سەرفی کردووە وەکو ئاماژەم پێکرد ئەمەیە ناڕوونیەکە لە داهاتیەوە ئەمەیە ناڕوونیەکە لە گرێبە سەنەوتەکاندا مەفروضە حکوومەتی هەرێمی کوردستان بەرمەبنای پرسیارەکانی پەرلەمانی کوردستان و بەرمەبنای کاری پەرلەمانی کە کارێکی ڕقابی و چاودێری گرنگە ئەم داتایانە بنێرێتە بەردەم پەرلەمانتاران تا بتوان ڕقابە بەسەر پرۆسەی نەوتی هەرێمی کوردستانەوە دابنێن باشە بەس ئەوەی کە بەڕێز متابعات کردوێت لە 2023 تاکو 2004 کە بەڕێز راپۆرتێک لەسەر ئامادەکرده بوو شیرنی مەسەلەن گرێبە سەنەوتیەکان چەندە ینی بە دیاریکراوی چەند ملیار دلار پێشتر باس هەندێک داتا باز لە دیاریکراوی ڕقەمێکی دیاریکراومان لە بەردەست نییە چکە ئەمە گرێبەست بۆ گرێبەست بەڵێ فەرموو ئێمە داتایەکی ڕوونمان لە بەردەست نییە کە بە فعلی شیرینەوە تا ئێستا چەند بووە بەڵام وەکو باسم کرد کە وردەکارەکەی بەم شێوە بە بەستەی مەرحەلە وەرگیراوە مەرحەلەی یەکەمیانەوە بۆ کە گرێبەستەکە واژۆکراوە لەگەڵ کۆمپانیاکان مەرحەلەی دووەمیانەوە بۆ کە کاتی ئینتاجی گرێبەستەکە بووە ئەو مەرحەلەی سێمیان تەتوێڕ ئینتاج بۆ بەرەو پێشبردننی بەرەمێنان بووە لە بیرەنەوتەکاندا بەم سێ مەرحەلەیە شیرینەوت وەرگیراوە بەشێک لە پارەکان شەفافەتی پێوە دیارە کە سەرف کراوە بۆ کۆمەڵک شوێن بەڵام بەشێکی من ئێستا خەریکی بە دواداچوونی راپۆرتێکم کە لە ئایندەیەش نزیکدا دەیخەمە ڕوو کە ئەم پارانە لە چیدا سەرف کراون کە لە ئاساسدا وجودیان نییە بەمنە باس لەوە کراوە کە بینای تازەی زانکۆی سەلاحەدین دروست بکرێت بەڵام لە ئاساسدا بە هیچ شێوەیەک وجودی نییە بەشێک لە پارەی شیرینەوت سەرف کراوە بۆم بینایە و چەندان شتی تری هاوشێوە چەندان مەلەفی تری هاوشێوەمان هەیە کە پارەیەکی یەکجار زۆر لە داهاتی نەوت لە شیرینەوە سەرف کراوە بۆی بەڵام لە ئاساسدا زۆرێک لەم پرۆژانە وجودیان نیە تا ئێستاش پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا هی بە هیچ شێوەیەک بەرزەستەی و نابیندرێن باشە بەس سەبارەت بە باجەکە کە بەڕێزوتت باز لە کۆمپانیەکان وەرناگیری ئایا بە پێی یاسای نەوت و غازی ساڵی 2007 هەرێمی کوردستان یاخود حکومەت خۆی مەسەرەن ئەو کۆمپانیانەی بەخشیوە ئەگەر مەسەرەن ئەو باجە زۆرە دەتوانێت بڕەپارێکی زۆر بۆ داهاتی گشتی بگەڕێنێتەوە گەر وەربگیرێت؟ بەڵێ هەڵبەت ئێمە دوو زۆری بازمان هەیە بازی خەدەمیمان هەیە و بازی مەدەنیمان هەیە حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کە بازی مەدەنیش وەرناگرێت من نازانم ئەو کارەکەی چییە بەڵام حەق خۆیەتی کە دەست بکرێت بە کۆکردنەوەی باجوە بە منەظەمی بتوانێت لە هاوڵاتیان و لە سەرجەم کۆمپانیەکان کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی یەکجار زۆر مستەفیدە بەبێەوەی کە قڕوشێک و دینارێکدا بە حکومەتی هەرێمی کوردستان و بە هیچ شێوەیە حکومەتی هەرێمی کوردستان تێدا سوودمەند بێت بازی ئەومان هەیە کە بازی نەوتە و خەدەمیە کە بە شێوەیەکی گرێبەستی واژۆ کراوە ئەم ڕێژەی باجە بە 15 لە بەشێک لە عەقدەکان و ئەو میثالێک کە من لە بەردەستم بووە دیاری کراوە یەکێک لە پرۆتۆکۆڵەکانی پەرلەمانی کوردستان بەڕێز ئاشتیەورامی وەزیری ئەوسای سامانە سروشتەکان ئاماژە بۆ دەکات کە کۆمپانیەکانی ئەعفا کراون لە بەرامبەر پرسیارێکدا کە یەکێک لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئاراستی دەکات باس لەوە دەکات کە ئەعفا کراون لە بەرامبەر چی لە بەرامبەرەوەی کە سەرنجی کۆمپانیەکان ڕابچێشن بۆی کە بتوان استثمار لە هەرێمی کوردستاندا بکەن یاخود بتوانن بەرەمێنان لە هەرێمی کوردستاندا بکەن لە ڕووی نەوتیەوە نەوت بەرهەم بێنن بەڵام لە ئاساسا ئەوم بەڕێشی باتڵە چونکە ناتوانین تۆ بە هیچ شێوەیەک بە گوێرەی یاسا باز لە کۆمپانیایەک خۆش بیا خودی ئەعفای کۆمپانیای بکەی لە بەرامبەر نەدانی باج مەگەر فترێکی زەمەنی هەیە بۆ ئەعفاکردنی باج و زیادکردنی لە بەرامبەر ڕێژەیەکی تردا واتە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات بە ئەعفاکردنی کۆمپانیایەک لە نەدانی باج لە هەرێمی کوردستاندا کۆمپانیای نەوتیە پێویستە لەسەرەوەی ئەم کۆمپانیایە لە بەرامبەردا بە فترێکی زەمەنی کە لە ساڵێک تێپەڕ نەکات یاخود لە 2 ساڵ تێپەڕ نەکات لە بەرامبەردا کەپاسیتی بیلدینگ ڕێژەکەی بەرز بکاتەوە ئەگەر لە 4 بێت بیکا بە 8 ئەگەر 8 بێت بیکا بە 16 بێت بیکا بە 32 و ئەگەر ڕێژەی بازەکەش 15 بێت تەنها بۆ 2 ساڵ یاخود بۆ ساڵێک توان لێی خۆش بێت و لە بەرامبەر شتێکی دیاریکراوە واتە خزمەتێکی مەدەنیە کە لە شوێنەوارێکدا کە بەرهەمی نەوتی تێدایە و نەوتی تێدا بەرهەم دەهێنێت واتە خزمەت دەکاتەوە بۆ بەدانیشتوانی ئەم ناوچەیە لە بەرامبەردا ناتوانێت حکومەتی هەرێمی کوردستان بە هیچ یاسایەکی بەرکار و بە هیچ بڕیارێک کە تا ئێستا وجودی هەیە لە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان ئیعفای کۆمپانیاکان بکات ئیعفاکردن لە بەرامبەر سەرنجڕاکێشان جگە لە باتڵی هیچ شتێکی تر نییە و جگە لەسەر لە شەواندن هیچ شتێکی تر نییە و هیچ تەفسیرێکی قانونی هەڵناگرێتەوە باش ئەو بڵێن ئەو بڕەپارەی کە وەکو پترۆدۆلار یاخود
ئەو ناوچانی کە نەوتی تێدایە کە ڕێگاوبانیان بۆ مەسەرەن باش بکریت ئەمە کرا و کۆمپانیەتەکان ینی پابند بوون یاخود حکوومەت خۆی ئەم کارەی نەکرد ناوچانێک کە نەوتی تێدایە. بەڵێ بەشێک لە پارەکە سەرف کراوەکو باسم کرەمە پێوەستە بە کەپاسیتی بیلدینگەوە کە بەشێک لە پارەکە سەرف کراوە بەڵام بەشەکەی تری ئەمە ئامارانەشم لایە من ئامارەکان لە پەرلەمانیش بەشێکی بڵاو کردەوە باسم لەوە کرد کە هەندێک جار هەبووە ئەم ڕێژەیە گەشتۆتە سەدادا هەندێک جار 15 میلیۆن هەندێک جار 20 میلیۆن هەندێک شوێن هەیە کە گەشتۆتە 40 میلیۆن بەڵێ سەرف کراوەتیدا و خزمەتی ناوچەکەشی پێکراوە بەڵام لە دوای ساڵی 2014ەوە بە هیچ شێوەیەک هیچ داتایەکی فەرمیمان لەبەردەست نییە لە پەرلەمانی کوردستان تا اعتیمادی بکەینە سەر وبزانین ڕێژەی پترۆدۆلار لە ناوچەکاندا چەند بووە و ڕێژەی ئەم کەپاسیتی بیلدینگە و ڕێژەی سەرفکردنەوەی پارەکە لە ناوچەکاندا و خەدەمیات و بنیەی تەحتی ناوچەکە بە هیچ شێوەیەک نازانین کە داهاتەکەی چەند بووە و چۆن سەرف کراوە و لە چی سەرف کراوە و کەی سەرف کراوە پارەکە. باشە ئەی سەبارەت بە 11 مانگی ئەمساڵ کە تاکو ئێستا بڵێن هیچ راپۆرتێک لەبارەی داهاتینەوت بڵاو ناکرێتەوە کارەکەی چێ پێشتر کۆمپانیای دیلۆیت لە مانگی کۆتایی مانگی 5 راپۆرتێکی بڵاو کردەوە بەڵام هی 6 مانگی ساڵی ڕابردوو بوو کۆتایی ساڵی ڕابردوو بۆچی 11 مانگە هیچ داتایەک لەبارەی نەوتی هەرێم لەلایەن حکوومەتەوە لەلایەن دیلۆیتیشەوە بڵاو ناکرێتەوە. خۆی هاتنی کۆمپانیای دیلۆیت و هێنانی کۆمپانیای دیلۆیت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەنگاوێکی گرنگ و هەنگاوێکی عملیە بۆ دەستبردن بۆ شەفافەتی پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستاندا. کۆمپانیای دیلۆیت کۆمپانیەکە لە بیگ فۆرەکان لە 4 کۆمپانیا گەورەکە لە جیهاندا کە ئیشی تەدقیق و ئۆدیشن دەکەن. ئەم کۆمپانیا توانێت بە ڕێژەیەکی ورد من راپۆرتەکانم بینیوە دەتوانێت بە ڕێژەیەکی ورد ئەم داتایانە یاخود ئەو وردەکاریانە بخاتە بەردەستی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەردەستی پەرلەمانی کوردستانیش بۆی کە بتوانین ڕقابی بەسەرەوە بکەین. بەڵام لە چەند مانگی ڕابردوو کۆمپانیای دیلۆیت بە هیچ شێوەیەکی راپۆرتێکی بڵاو نەکردوەوە خۆی لە ئاساسدا مەفروض وایە ئەم کۆمپانیا بە وردی هەموو داهات و فرۆشتن و شێوازی فرۆشتن و شێوازی تەسویقکردنی ئەم زۆر ئەم بڕەنەوتەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت بخاتە بەردەمی پەرلەمانی کوردستان بەڵام راپۆرتەکان تا ئێستا وجودیان نییە و یەکێک لە کێشەکانی تر ئەوەیە کە ئەمە کێشە گەورەکەیە بەڕاستی بە بۆچوونی من کە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ بە هیچ شێوەیەک ئەکسێسی کۆمپانیای دیلۆیتی نییە و تا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەکسێسی کۆمپانیای دیلۆیتی هەیە. مەفروض وایە پەرلەمانی کوردستان وەکو جیەتێکی ڕقابی یاخود وەکو بەرزترین جیەتی ڕقابی و سیاسی لە هەرێمی کوردستان بتوانێت ئەکسێسی کۆمپانیاکەی هەبێت بۆی کە بتوانێت داتاکانی لێوە بگرێت و تەدقیقی داتاکان بکاتەوە دووبارە و چاودێری داتاکان بکات تا بزانین پرۆسەی شەفافەتی نەوتی هەرێمی کوردستان گەشتۆ بچوێ. باشە ئەی سەبارەت بۆی کە ئێستا هەندێک پەرلەمانتار باز دەوەکەنەوە لە لیژنەی سامانە سوورچەکان چەندە بەدەچوونتان بۆ کردو کە باز دەوەکە ئێستا مثلا داهاتینەوە تەر چەندە بێ مثلا 600,000 بێ 500,000 بێ ماگانە وەزارەتی دارایی تەنها 300 میلیۆن بڵین دۆلاری بۆ دەگەڕێتەوەی تر بە ناوی قەرز و بە ناوی سکویریتی کۆمپانیا ئەمنیەکان نایەتەوە وەزارەتی دارایی بەراستان بۆ کردەوە کاریەوە تێک کە مثلا نیوەی پارەی نەوت دەدرێت بە وەزارەتی دارایی. یەکێک لە کێشەکانەوەیە کە ئێمە ڕێژەیەکی دیاریکرا بۆمان هەیەنەوت بەرهەم بهێنین بە جوێرەی یاساکانی ئۆپیک ڕەنمایەکانی ئۆپیک بۆ بەرهەمهێنانی نەوت کە عراقیشەکە لە وڵاتە بەشدارەکان 4.8 میلیۆن بەرمیل نەوت توانێت بەرهەم بهێنێت و هەرێمی کوردستان لەم زمانە نزیکی 490,000 بەرمیل نەوتی بەردەکەوێت کە دەبێت لە ساڵ داهاتووە 250,000 بەرمیل نەوت کە بە جوێرەی ئەو ڕێکەوتنە کە دەرفەت و باسی دەکەین کە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا دەیکات. هەڵبەت ئەم پارەیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ڕێژەیەکی دیاریکراوی دێ بۆ وەزارەتی دارایی کە ڕێژەکە بریتە لە 370 میلیارد دینار کە ئەم ڕێژەیە بەڕاستی بە هیچ شێوەیەک ناتوانێت کە پێویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دابین بکات بۆ پێیکە ئێمە داهاتی بەغداشمان 453 میلیارد دینارە بۆ 68 میلیاری پێشمەرگەمان هەیە کە تا ئێستا حکوومەتی ناوەندی نەیناردووە و تەمویلێکی وەزارەتی ئەمریکامان هەیە وەزارەت دەرەوەی ئەمریکا کە نزیکەی 30 میلیارد دینارە و تەمویل داهاتی خاڵە سنوورەکانیشمان هەیە کە دەگاتە 120 میلیارد دینار بەڵام بیرمان نەچێ میلیۆنێک و 400,000 موچەخۆریشمان هەیە تەنها موچەی فەرمانبەران نزیک بۆتەوە لە 881 میلیارد دینار و بەدەر لەمەش ئێمە بودجەی استثمار و تەشغیلیمان پێویستە واتە هەرێمی کوردستان بۆ ئیدارەدانێکی سەرکەوتوو پێویستی بە 1 تریلیۆن و 200 میلیارد دینارە لە کۆی هەر مانگێکدا. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بە هیچ شێوەیەک ئیدارەی مەحەلی خۆی بکات ئەگەر ئەم بودجەیە کە لە موازنەی ساڵ 2019 بۆ مانگێکیش دواب بکەوێت و ئەگەر بێت و لە ساڵی 2020دا ئەم موازنەیەوەکو وەی کە ئێستا ڕێکەوتن خەریکە دەچێتە بواری جێبەجێکردن و خۆشبەختانە کە لە ڕێکەوتنێکی فعالی نزیک بوونێتەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەگەر ئەم ڕێکەوتنە نەکرێت ئێمە دووساری گرفتی گەورە و قەیرانی دارایی گەورە دەبینەوە و ئەگەر بێت و خۆپشاندانەکانی شارعی عراقیش بەرەو ئاراستەیەشتر بڕۆن و حکوومەت بەرەو گۆڕانکاری بڕوات و دووبار ڕێکەوتنەکەمان بکەوێتە ژێر خەتەرەوە دووبارە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی
گێرانی دارایی دەبێت بە دوواداچوومان کردووە لەوەی کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆچی ئەمەندەیە بەڵام بەشێک لە داهاتەکەوەکو باسم کرد دەڕاتەوە بۆ حەقی کۆمپانیەکان کە ڕۆیڵتیە کە پرۆفت ئۆیلێک کۆمپانیەکە دابەشی دەکات لەگەڵی و بەشێشی ئەم پارەیە کۆمپانیەکە خۆی لە ئاساس دەدەی پارێش زۆر سەرف دەکات و دوای وەری دەگرێتەوە ئێمە لە پشتبەستین بە عقودی مشارەکە لە عقودی مشارەکەدا لە دەستپێکدا حکومەتی هەرێمی کوردستان هیچ ڕەپارێک نادا بە کۆمپانیایە کە دێت لە سەرەتا دۆزینەوەی پرۆسەی نەوت دەکات لە هەرێم کاتێک کە دۆزینەوەکە دەکات ئەگەر بێت و کۆمپانیەکە سەرکەوتو نەبێت لە دۆزینەوەی نەوت حکومەتی هەرێم بەرپرسیار نابێت لە پێدانی هیچ ڕەپارەیەک بەڵام ئەگەر هاتو کۆمپانیەکە سەرکەوتوو بوو ڕێژەیەکی دیاریکراوە هەیە کە کۆمپانیەکە دەیباتەوە بەشێکی کۆمپانیای سکیوریتی دەیبنەوە کە ئەمە لە ئەساسدا شتێکی واقعی نییە چونکە ئێمە کۆمەڵە کێزی گرنگی خۆماڵیمان هەیە کە دەتوانین لێ سوودمەند بین بۆ پاراستنی بیرەنەوتی و کۆمپانیا نەوتەکان بۆ ئەم پارەیە بە شێوەیەک دابەش دەبێت کە لە ئێستادا وەزارەتی دارایی بڕی 370 میلیارد دینار بۆ هەر مانگێک وەردەگرێت کە دەیخاتە سەر حسابی موسەخۆرانی هەرێمی کوردستان باڵێ کەواتەکە کاروان بڵێن نیوەکەی تری دەڕوا بۆ نازام قەرز و کری کۆمپانیا و کۆمپانیای ئەمنی ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بەرمیلێک نەوت ئەگەر وای دابنین لە حاڵەتێکدا بە 6 دلار ئەم پارەیە کە کۆمپانیەکە سەرفی دەکات و بەشێکی بازە و دووبارە پرۆفت ئۆیلەکە کە قازانجی نەوتە دابەش دەکرێتەوە ئەگەر ڕژەکە 30 دلار بێت واتە دابەشی دۆکرێت دەکرێت 15 دلار ئەم 15 دلارەیە کە حەقی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ لەم 15 دلارش حکومەت دووبارە پێویستە کرێ کۆمەڵێک شتی وردەکاری تری لێ بدات کە پارەیەک بڕەپارەیەکی کەم بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە هەتا ئەگەر بێت و ڕێژەی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان بگاتە 600 هزار بەرمیلیش ئەم ڕێژەی 370 میلیارد دینارە بە شێوەیەکی بەرچاو زیاد ناکات هەرچەندە بە گوێرەی یاسا تازەکانی ئۆپی و بڕیارە تازەکانی ئۆپی کە بۆ حکومەتی عراقی دیاریکراوە بۆ بەرەمێنانی نەوت ئەم حەقی بەر حکومەتی هەرێمی کوردستان دەکەوێت لە 500 هزار بەرمیل نەوت ڕەت ناکات باشە ئەی سەبارەت بە کۆمپانیای ئەمنی کە بەڕێز ژووتت بەشێک لە پارەی نەوت بۆ ئەوانە دەڕوا لە کاتێکە ئێمە ئەگەر هەڵانە بمدوو لیوای نەوت و غازمان هەیە ینی بۆچی ئەو لیوانە توانایەوانیە کە کێڵگە نەوتەکان بپارێزن مەسەڵەن ئێستا باز لەوە کرێت کە زیاتر لە 100 کۆمپانیای ئەمنی کە هی بەرپرسانی باڵایە لە کوردستان کار دەکەن ئێمە لەسەرم پرسە بە دوواداچوومان کردو هەمووەکو فراکسیۆنی سەوز هەمووەکو بەندەش وە لە لیژنەی سامانە سروشتەکانی مناقەشەیان بابەتانە کراوە باسمان لەوە کردووە کە ئەمانە لە ئاساسدا دەبێت لایەن حکومەتی هەرێمی کوردستان خوانەوە بپارێزرێن ئێمە پێویستمان بە کۆمپانیای سکیوریتی نیە بۆ پاراستنی و لەژێر هەر ناوێک و لەژێر هەیمەنەی هەر کەسێک دابن بە هیچ شێوەیەک مەقبول نین و نابێت بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێ بدرێت لە حکومەتی هەرێمی لایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە وا باشترە کە حکومەتی هەرێمی کوردستان پارێزگاریکردن لە بیرەنەوتەکان و کۆمپانیا نەوتەکان لە هەرێمی کوردستان بخاتە ئەستۆی هێزە ئەمنیەکانی خۆمان کە جێگەی شەرەف و جێگەی تەقدیری یەکجار زۆرن کە توانی ویانە هێزێکی گەورەی تیرۆریستی تاریک پەرستێک بشوێنن هەڵبەت دەشتوان کۆمپانیەکانی خۆمان لە هەموو شتێک پارێزن لە هەرێمی کوردستاندا باشە ئەو کۆمپانیا ئەمنیانە زیاتر تەنها بۆ قازانجی بەرپرسانە کە دروست کراون هیوادارم وانە بێت ئێمە هێزێکی زۆری ئەمنیمان هەیە من پێم وایە کە بەدیلی ئەم کۆمپانیا سکیوریتیان دەکرێت هێز ئەمنیەکانی خۆمان پێم وایە مەشکی فایەت بێت باش ئەی سەبارەت بە تەنکەر یعنی وەکو لیژنەی سامانە سروشتەکان بە دوواداچووتان کردووە کە ئێستا مەسەڵەن چەند تەنکەر هەناردەی وڵاتانی دراوسێ دەکرێت داهاتەکەی ئایا چۆنە شەفافە مانگانە چەندە وەکو ئاماژەم پێکرێمەوە تا ئێستاش وەزارەتی سامانە سروشتەکان وەزیرێکی دیاریکراوی نیە وەزیری سامانە سروشتەکان لە بەردەمی پەرلەمانی کوردستان سوێندی نەخواردەوە پێویستە جارێ وەزیری سامانە سروشتەکانە بێت تاوەکو پرۆسەی نەوتی ساڵ 2019 بە شەفافی بخاتە بەردەستمان نازانین کە بەڕێژەیەکی ڕۆن تا ئێستا تانکەر دەڕوا لە هەرێمی کوردستان بۆ ساڵ 2019 من داتاکانم تا ساڵ 2014 و 15 تقریبان بڵاو کردەوە کە لە ساڵ 2023 چەندی بە تانکەر ڕۆشتەوە وردەکاریەکانی چۆن بووە و ئەمانم لە راپۆرتێکدا بڵاو کردەوە جەنابەت دەتوانین متابعی بکەی کە کۆی ئەم وردەکاریانم باس کردەوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد لێرەدا لە ساڵی 2019 بە هیچ وەزارەتی سامانە سروشتەکانیشتی هیچ داتایەکی ڕسمی نەخسۆتە بەردەستمان تا بزانین ئەم نەوتە چەندی بەتانکەر دەڕوە و چەندیشی لە شێوەی بۆڕی بەڵام دەزانین کە بە شێوەیەکی گشتی تەسویقکردنەکە بۆ شێوەیەکە تانکەر و بۆڕی و هەردووشێتی فعلا باشە زۆر بە کوتوەڵایم پرسیارەشم دەوێت ناوبڕمانێ بۆچی وەزیری سامانە سروشتەکانی هەرێم دیاری نەکراوە ئەمە پێوەستە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە خۆشمان پرسیارمان ئاراستە کردەوە مەفروض بوو کە وەزیری سامانە سروشتەکان بێ لە بەردەمی پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی بخوات بۆ ئیلانی کەم پەرلەمانی کوردستانیش بتوانێت و بزانێت ڕاستەوخۆ چۆن لەگەڵ وەزیرێک تەعامل دەکات کە یەکێکە لە گرنگترین وەزارەتەکان لە هەرێمی کوردستان وە سەرچاوەی بەشێکی گرنگی داهاتی هەرێمی کوردستانە و ڕێژەیەکی زۆری داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکانەوە دابین دەکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا وەزیری نییە و چاوەڕوانی کە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت بە ئایندێش نزیک بتوانێت وەزیر بنێرەوە پەرلەمان بۆی کە سوێندی یاسایی بخوات و ئێمەش تەعامل لەگەڵ بکەین سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگرێنەوە وڵاتە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتیان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11-22 هندی و 11-22 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هەومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز کاک کارۆمەگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بۆی کە لە کابینی پێشتر باز دەکە کە مەسەلەی داهاتینەوە بۆ بانکێکی داهاتەوە بانکێکی ئەهلی ئێستش ئەم حاڵەتە بەردەوامە کە داهاتینەوە بچێتە بانکێکی ئەهلی و مانگانە
لە گۆڕینەوەی مەسەرەن دۆلار بۆ دینار 30 میلیۆن دۆلار ئەو بانکاریە قازانجکای حکوومەت بۆ خۆی کارە نەکات؟ خۆی لە ئاساسدا پێویستە بگەڕێتەوە بۆ کەپکەوەکو ئاماژەم پێکردوە لە هەرێمی کوردستان ئەم کۆمپانیانەی کە هەنم کۆمپانیار پەر کۆمپانیایەک بێت کۆمپانیایەکی یاسایی نیە غەیری یاسایە لە یاساکەدا زۆر بەڕوونی لە یاسای ژمارە 22 ساڵ 2007 ئاماژە بۆ کراوە کە داهاتی نێوت هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ کوێ بۆ سندوقی داهاتی نێوت و گاز هەرێمی کوردستان ئەم سندوق ڕاستەوخۆ لە حکومەت هەرێمی کوردستان و سەرپەرشتی دەکرێت و ڕاستەوخۆ لەژێر چاودێری پەرلەمانی کوردستاندا هەر پارەیەک بگەڕێتەوە بۆ هەر کۆمپانیایەک یاخود بۆ هەر بانکێک لە هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی سندوقی داهاتی نێوت و گاز هەرێمی کوردستان نایاساییە و پێچەوانەی یاسای ژمارە 22 ساڵ 2007 کە بەرکارە و ئەم یاسایە پەرلەمانی کوردستان دەری کردووە و هەر شتێک پێچەوانەیە مەبێت پێچەوانەی یاسایە. باش ئەبەزەم حاڵەتە هەر بەردەوامە کە ئێستا پارەی نێوت دووبارە بێتەوە بانکێکی ئەهلی بەڵێ بەردەوامە چونکە تا ئێستاش بەڵێ بەردەوامە ئەمە یەکێکە لە بەداخەوە لە گەندەڵی منەظەمەکان کە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا وجودی هەیە خۆمانیشمان لەسەری کردووە و بە دوواداچوونی تەواومان کردووە لەسەرەوەی کە چۆن بتوانین ئەم گۆڕانکاریە بکەین لە حکومەتی هەرێمی کوردستاندا و چۆن بتوانین یاسای ژمارە 22 ساڵی 2007 تەفعیل بکەین و دامەزراندنی سندوقی داهاتی نێوت و گازی کە یەکێکە لە گرنگترین پرۆسەکانی شەفافیەتی نەوت کە هەموو پارەکانی داهاتی نێوت هەرێمی کوردستان پێویستە بگەڕنەوە بۆ سندوقە کە مارکێکی گرنگە و یاساکە وەکو ئاماژەم پێکرد یاساکە لە ساڵ 2007 دەرچووە بەشێکی یاساکەش بەرکارە بەڵام تا ئێستامی بەرکار نەکراوە کە پێویستم ئەم مادۆ بەرگانەی کە ماوەم بەرکار بکرێن بۆی کە داهاتی هەرێمی کوردستان شەفافتر بێت و پارێ بگەڕێتەوە بۆ سندوقە. باشە کابینەی نوێیت سەنگارێکی ناوە بۆ شەفافی داهاتەکان تایبەتی داهاتینەوت؟ بەشێکە لە ڕێکەوتنی لایەنە سیاسەکان کە ئاماژەی پێکراوە لە کارنامەی حکومەتی هەرێمی کوردستان و خۆشمانێمەوەکو پەرلەمانی کوردستان سوورین لەسەرەوەی کە بتوانین لەم خولەی پەرلەمان سندوقی داهاتی نێوت و گازی هەرێمی کوردستان لە یاسای ژمارە 22 ساڵ 2007 تەفعیل بکەین چونکە ئەرکێکی گرنگە و لە هەمان کاتیشدا مەهامەی شەفافیەتی نەوت دەپێچێت کە یەکێکە لە مەهامی سەرچەکانی ئێستای هەرێمی کوردستان. ئێمە کە باس لە یاسا پرۆژە یاسای چاکسازی دەکەین باس لەوە دەکەین کە گەندەڵێکی یەکجار فراوان لە هەرێمی کوردستاندا هەیە موچەخۆری دووبارە هەیە گەندەڵی لە سێکتەرەکانی حکومڕانیدا شۆڕ بۆتەوە بەڵام بیرمان نەچێت گەندەڵێکی گەورە لە وەزارەتی سامانە سروشتەکان وجودی هەیە و چارەسەرکردنی ئەم گەندەڵیەش ڕێخستنەوەی داهاتەکانی وەزارەتی سامانە سروشتەکان کە بە نەتیجە ڕێخستنەوەی داهاتەکانی حکومەتی هەرێمی کوردستانیشە تەنها و تەنها بە تەفعیلی سندوقی داهاتی نێوت و گاز دەکرێت و هەروەها تەفعیلکردنی ئەم یاسا دەکرێت کە لە ساڵ 2007 دەرچوێنراوە. باش ئێستاش وەزارەتی سامانە سروشتەکان پێشترێک لە پەرلەمانتاران گلەییەوەیان نەبوو کە ڕۆڵی وەزارەتی داراییش دەبینێ و دەبێت وەزارەتی دارایی چاوەڕێی وەزارەتی سامانە سروشتەکان بێ ئەم حاڵەت هەر بەردەوامە؟ ئێستا داهاتەکان بەشێکی زۆری دەگەڕنەوە بۆ وەزارەتی دارایی و لە وەزارەتی داراییەوە دووبارە داهاتەکان دابەش دەکرێنەوە نەخێر تا ئێستا ئەم حاڵەتە بەردەوام نییە لە ئێستادا وەکو لە کابینە هێشتمدا بۆ لە کابینەی نوێم داهاتەکان بەشێک زۆری دەگەڕنەوە بۆ وەزارەتی دارایی بەڵام هێشتاش شەفافیەتێکی ڕوون نیە من ئەم داتانەی کە خستمە بەردەستی بەڕێز و بینەرە بەڕێزەکان ئەم داتانە بە جوێرەی بە دوواداچوونی خۆمان وەرمانگرتووە بەڵام تا ئێستا وەزارەتی دارایی خۆشی نەهاتووە بڵێ ئەمان داهاتی حکومەتی هەرێمی کوردستان و ئەم داهاتی فەرمی وەرگرتنی سەرجەم داهاتەکان لە هەرێمی کوردستان و کۆکردنەوەی لەسەر ئەم ڕقم حسابیە و دابەشکردنەکەشی بەم شێوەیە چونکە تا ئێستا پرۆژە یاسای بوو جەناوتە پەرلەمانی کوردستان بۆیە ئەمانەش ناڕوونێشی یەکجار زۆریان تێدایە. باشە سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد هیچ پرسوڕاوێژێک لەگەڵ لیژنەکەی خۆتان وەکو لیژنەی سامانە سروشتەکان کراوە کە ڕێیتان وەربگیرێت چۆن لەگەڵ بەغداد ڕێک بکەون و سەبارەت بە مەسەرەن ئامادە نەبوونی خەڵکی پسپۆر لە بواری نەوت و غاز لە شاندەکە هیچ مەسەرەن ڕخنەیەکتان هەبوو لە شاندیاری بۆ بەغداد؟ لە ڕاستیدا ئەم پرسە پەیوەستە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە من مەبەسمە لە بەشی یەکەمی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم بەڵام حکومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی بەرفراوانی هاوبەشی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد بە ئامادەبوونی هەردوو بەڕێزان دکتۆر مێستەباح و کاک دکتۆر ئامان ڕەحیم یەکە بەرپرسی دیوانی سەرۆکایەتی هەرێم و سکرتێری ئەنجومەنی وەزیرانن و ئەمان هاتن لەگەڵ پەرلەمانی کوردستان دانیشتن لەگەڵ لیژنەکەی ئەمە و لیژنەی دارایی و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش و مناقەشە و ئاڵوگۆڕی بیر و بۆچوونی جیاواز کراوە ئەگەرەکان و پێشاتەکان تەواو گفتوگۆ کران بەرمەبنای ئەمانە و ئەم بۆچوونانەی کە لە وەزارەتەکانی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکومەتدا هەن شاندی حکومەتی هەرێمی کوردستان تشکیل کراوە کە بچێەوە بەغدا بۆ دانوستانکردن و گفتوگۆکردن لەسەر حەقە دەستوریەکانی هەرێمی کوردستان. هەڵبەت لەسەر چۆنتی شاندەکەم پێم وایە شاندەکە شاندێکی معقول و شاندێکی منەظەمە کام شاندە دەتوانێت کاری باش بکات لەسەرەوەی کە چۆن حەقی کورد بەدەست بێنێت و پێم وایە کە
هەر چۆنێک و هەر کەسێک کە بڕوات پەیوەستین بە کۆمەڵێک مادەی دەستوریەوە کە لە دەستوری هەمیشەی عراقی زۆر بەڕوونی بۆ وازەحی ئاماژەیان پێکراوە کە مادەکانی 111 و 112 و 13 و 14 و 15 بەتایبەت مادەی 111 و 12 لە 12 بڕگەی دووەمی کە لە مادەی 115 ئێمە حەقی یاسامان هەیە کە باس لەوە دەکات کە هەر کاتێک بەریەکەوتن لەگەڵ یاخود ناکۆچی لە بینی حکومەتی ناوەندی و هەرێمە خۆجەیەکاندا هەبێت ئەو لەوێت بۆ یاساکانی حکومەت و هەرێمە خۆجەی و فێدراڵەکان کە هەرێمی کوردستان چێکە لە هەرێمە فێدراڵەکانی عراقی لە ئێستادا بۆیە ئەو لەوێت بۆ ئێمەیە وە چۆنێتی داڕشتنی سیاست نێودشمان بەرمەبنای یاسانە بووە و بەرمەبنای مادە دەستوریە بووە بۆیە هەر شاندێک سەردانی بەغدا بکات کە حەقی داوای حەقی دەستوری بەڵێ سەبارەت بە ڕێکەوتن یان یەگەری ڕێکەوتنەکەوندێک کێوە ئاگادار بۆ کوریژنی سامانە سوشتەکان ڕێکەوتنەکە لەگەڵ بەغداد ینی بە کۆتا گەیشتووە یاخود ئێستا ماویەتی یاخود ئەگەر هەرێم ڕێکەوتنەکە پێ دوای تووشی قەیرانێکی گەورە دەبینەوە ئێمە ئەم پرسیارەکە دووبارە دوو بەشە دەرفەتم دە لە دووەمەوە جواب دەمەوە زارەیان بەڵێ ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتن نەکە یاخود ئەگەر حکومەتی عراقی نێتە پێشەوە لە جێبەجێکردن و پەسەندکردنی ڕێکەوتنەکە هەڵبەت دووساری قەیرانێکی دارایی دەبین وەکو پێشتر ئاماژەم پێکرد داهاتەکانم ڕوون کردەوە کە ڕێژەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان تەنانەت بەشی موچەی فەرمانبەرانی مانگێکی هەرێمی کوردستانیش ناکات سەرباری بودجە و بودجەی تەشغیلی و بودجەی استثمار و سەرباری خەرجیە سیادەکان کە قیمە خەرجی سیادیمان هەیە خەرجی سەرۆکایەتەکانمان هەیە لاواقعدا چونکە ئێمە دەوڵەت نین هەرێمێکین بەڵام بەشی ئەمانەمان ناکات بۆ دووساری قەیرانی گەورە دەبینەوە سەبارەت بە ڕێکەوتنەکە بەڵێ هەنگاوی گەورە و جدی هەڵهێنراون و بەرەو پێشسوونی زۆر باشەیە تا ئێستا ڕێکەوتنەکە بە کۆتانە گەشتووە هیچ شتێکی فعلی و هیچ شتێکی ڕسمی واژۆ نەکراوە هیچ ڕێکەوتنێکی نووسرا واژۆ نەکراوە بەڵام ئەگەرەکانی ڕێکەوتن تاوتوێ کراون کە چەنەگەرێکن ئەگەرێکیانەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکی ساڵ 2020 لەگەڵ دەستپێکردن و پەسەندکردنی موازنەی 2020 لە پەرلەمانی عراقی حکومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە تەسویق بکات کە ئەم پارەی بدا بە حکومەتی ناوەندی یاخود بێت و حکومەت خۆی نەوتەکە بفرۆشێت و بڕی پارەی دیاریکراودا بە حکومەتی ناوەندی یانی 250,000 بەرمیلەکە بنێرێت بەڵام لە هەموو حاڵتێکدا وەکو ئاماژەم پێکرد بە جوێرە و ڕێنمانەی کە بۆ عراق دەرکراوە عراق مافی 4 ملیۆن و 700,000 بەرمیل نەوت شتێکی ئەو بزدەبت لە ڕقەمەکە دقیق نیم 4 ملیۆن و 700,000 بەرمیل نەوتە و حکومەتی هەرێمی کوردستان نزیکی 490,000 بەرمیل نەوتی بەردەکەوێت کە ئەمە ئەم 200,000 کە دەمێنێتەوە جگەلە 250,000 بەشێکی استهلاکی محلیە بەشێکی بۆ دانەوەی قەرزەوە بەشێکی بۆ تەولیدی تاقەیە کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەیە و لە بەرامبەردا 12.67 لە بودجەی حکومەتی عراقی بۆ هەرێمی کوردستان بنێردرێت کەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورەیە کە مانگانە نزیکی تریلیۆنێک و چەند ملیارێک دەکات کە لەگەڵ داهاتی ناوخۆیشمان دەتوانین ئیدارێکی باش هەرێمی کوردستانی پێ بدەین باشە زۆر بە کورتی توانێک تەوری تریشمانەوە ئەگەری ڕێکەوتنەکە زیاترە یاخود ڕێک نەکەوتن من پێم وایە هیچ ئەگەرێکی ترمان لە بەردەم نییە من پێم وانی ئەگەری ترمانە بێت تاکە ئەگەرێکە هەمان ئەگەر ڕێکەوتنەوە تاکە ڕێگەیەکە لە بەردەمان بێت لە بەردەم حکومەتی هەرێمی کوردستان و تەنان لە بەردەم حکومەتی عراقیش بێت دوور لە عاتیفەی شارعی عراقی و دوور لە هەموو کەم و کورتی وردەکاریەکانی تر تەنها و تەنها ڕێکەوتنە لەگەڵ حکومەتی ناوەندی بەرمەبنای دەستوری هەمیشەی عراقی و بەگەڕانەوە بۆ دەستور و دیاریکردنی استحقاقی هەردوو لایەن هەم پاراستنی مافەکانی بەغدا هەم پاراستنی مافەکانی هەرێم و هەم پاراستنی بەرپرسیارەتەکانی هەردوو لاش باشە سەبارەت بە مەسەلەی داهاتەکان کە بەرز باسی کۆمەڵێک داهاتت کرد ئەوەی کە ئێمە لە بەغدا 453 میلیاردمان بۆ داهاتی ناوخۆ و داهاتی بڵێن وەزارەتی سامانە سروشتەکان و داهاتی کە ئەمریکاش بۆ هێزەکانی پێشمەرگە دابین دەکەن یعنی بۆچی داهاتی ناوخۆ پێ دوایانی بەشی موچەی ئێمە ناکا ینی گەندەڵی هەیە لە کۆکردنەوەی داهات و بەسەر بە تایبەتی داهاتی خاڵە سنووریەکانیش لەگەڵ نەوتە هەڵبەت بەڵێ پەرتەوازەی و بەڵێ پەرتەوازدەی و ناڕوونی هەیە لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆیشدا لە خاڵە گومرجەکان لە سەرجەم سێکتەرەکانی تر لە وەزارەتی ناوخۆ لە شێوازی کۆکردنەوەی داهاتەکان و شێوازی وەرگرتنی بازەکان کە ئاماژەم پێکرد کە بەشێکی هەروەرناژیرێ بەشێکی عفاکراوە بەشێکی بە ناڕەسمی بەشێکی بەڕەسمی بە یاسایی بەڵام بە یاسایەکی خراپ بە بڕیاری خراپ عفاکراون کەمانە هەمووی کێشەم بۆ داهاتی ناوخۆ بەڵام بیرمان نەچێت نیوەی ئەم داهاتەی کە ناوخۆی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشێش دەڕاتەوە بۆ بەغدا کەمە دووبارەوای کردووە کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان نەک بتەنها بەشی موسەی فەرمانبەرانەکە من ئاماژەم بە ڕقەمێک کرد کە 120 میلیارد دینارە بۆ هەر مانگێک دواتە لە ساڵێکدا نزیکی چەند تریلیۆنێکە بە تەخمین ڕەنگە بگاتە 2 تریلیۆن بەرەوسەرەوەش ئەوەی کە حەقی هەرێمی کوردستان دەمێنێتەوە ئەوەی کە دەشمێنێتەوە بۆ بەغداد نێردرێتەوە و ئەوەی کە لە هەرێمی کوردستانیشدا بەری دەگرینەوە بۆ وەزارەت دارایی سەڵا هەفتای دەخرێتەوە سەر موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان باشە بەس پێشتر من تەنە ناوی پەرلەمان میوانم بوون یعنی باسێمێک بە شێوەیەک هیچ داهاتێکی نەخاڵی سنووری ناوخۆ ناگرێتەوە بۆ بەغدا خۆکی پێشتر کێشەی هەرێم بەغدا بەشێکیشی لەسەرەوە بوو نەخێر لە ئاساس ئەمە ڕاست نییە بەشێک لە داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان
ئەگەر یەکەم زاریش بێم هاماژە پێ بکەین دەگەڕێتەوە بۆ بەغدا و ئەتا لە مناقەشەی موازنەی ساڵ 2020 شەمەیەکێک بۆ لە تەوەرە سەرچەکانی گفتوگۆی شاندی حکومەتی ناوەندی حکومەتی هەرێمی کوردستانی. باش سەبارەت بە مەسەلەی کارەبا کە ئەوش پەیوەندی بە لیژنەکەی خۆتانە وەکو لیژنەی سامانە سروشتەکان پرسیارتان لە وەزیری کارەبا نەکردووە کە بۆچی یعنی سەردۆخی کارەباوە خراپە دوای مەسەلە ئەم 2 ساڵە ئێستا هاوڵاتیان کێژەی کارەبایی نیشتیمانیان هەیە؟ خراپی دۆخی کارەبا هیچ پاسداوێک هەڵناگرێت. ئەم پاسداوانەی کە وەزارەتی کارەبا دەهێنێتەوە پاسداوی بێبنەمان و ئەم پاسداوانە بەڕاستی بە هیچ کاتیان نەماوە. کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان ئەم کێشەیە بە فعالی و بەجددی چارەسەر بکات. ئێمە چەند پرسیارێکمان ئاڕاستی بەڕێز وەزیری کارەبا کردووە لە هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا وەڵامەکەی وەرنەگرتووەتەوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان 3300 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت کە خۆی لە ئێستا زەمە پێویستمان بە 6500 مێگاوات کارەبایە کە ئەم ڕێژەیە لە هەموو زستانێک لە وەرزی زستان بەرز دەبێتەوە. واتە هەندێک جار لەم 6500 شتێ دەپەڕێ دەڕوا بۆ 7000 و بۆ 8000 داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی کارەبا. بەڵێ کێشەی گەورەمان هەیە لە تەولید، کێشەی گەورەمان هەیە لە تەوزیعی کارەبا لە دیستریبیوشن لە دابەشکردنی، بەڵام سەرباری ئەمانە 6 تا بڕی بەرهەمهێنانی کارەبا کەمە. ئەم بڕی کە ئێمە بەرهەمی دێنین 180 تقریبا 2 بۆ 3 لە غازی سروشتیەوە بەرهەم دێت، نەوتی ڕە 6.5 هاوبەشێتی دەکات گازۆیل 107 و هایدرۆپاوەریش 5.5 بەڵام ئەمە ڕێژەی هایدرۆپاوەر سابت نییە لە ساڵێک بۆ ساڵە گۆڕانکاری بەسەردادێت. هەندێک ساڵە بۆ ئەم ڕێژەیە گەشتۆتە 9 هەندێک جاری شەوە لە 5.5ەکەش دابەزیوە بۆ 3 شتێک. بۆیە وا پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بیر لە بەدیل بکاتەوە. بەدیلی ئەمەش لە ئێستادا زیادکردنی هایدرۆپاوەرە کە ئێمە 2 وێزگەی کار و ئاویمان هەیە کە وێزگەی دوکان و وێزگەی دەربەندیخانە کە یەکێکیان 400 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت، ئەوەی تریان 249 مێگاوات کە وێزگەی دەربەندیخان بەرهەمی دێنێت و 2 وێزگەی تازەمان هەیە کە وێزگەی بێخاڵ 1.2 مێگاوات و وێزگەی دێرەلوکس 7 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت. بەڵام لە ئاساس دامانە بەس نین. وا پێویست دەکات کە ئەم تۆرباینانەی کە بۆ هایدرۆپاوەرەکان لە دوکان و لە دەربەندیخان دانراوە دەبڵ بکرێنەوە بۆی کە ئەم ڕێژەیە زیاد بکات و لە ئاستی داخوازی خەڵکدا بێت. و ئێمە تەرحی پرۆژەیەکمان کردووە لە پەرلەمانی کوردستان کە تەمەنا دەکەین خوێندنەوەی بۆ بکرێت و حکومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکات کە دانانی هایدرۆپاوەر و وێزگەی کار و ئاوی زیاتر لە هەرێمی کوردستان و بەکارهێنانی تاقەی شەمسیە و لە هەمان کاتیشدا دانانی وین تۆرباینە کە تۆرباینە بایەکان کە دەکرێت سوودێکی زۆریان لە بینرێت بۆ دەتوانین ڕێژێکی باشی کارەبای لە بەرهەم بهێنین. ئەمانە کێشەی گەورەی کارەبان وەکو ئاماژەم پێکرد 6500 توانامان هەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا 6500 مێگاوات بەڵام 3300 بەرهەم دێنین کە بەشێکی ئەم وێزگانن کە ئێمە ناتوانین کارەباکە زیاد بکەین. باشە کاتمان زۆر کەمەوە بەس ئێستا حکومەت دەگەر پارەدار بین کە بۆ وێزگەی دوکان و دەربەندیخان دەتوانێت کێشەکە چارەسەر بێت؟ من پێم وانێ بتوانێت تەواوی کێشەکە چارەسەر بکات، بەڵام دەتوانێت بەشێکی زۆری کێشەکە چارەسەر بکات. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەم هایدرۆپاوەری کە ئێستا ئەمە کارەبا کە دەمانداتێکە نزیکی 650 مێگاوات کارەبایە، ئەگەر ئەمە بگەێنین بە 1500 و ئەم بڕێژە کارەبایی کە خۆشمان هەمانە لە ڕێگەی تۆرباینی 1000 مێگاوات کارەبا بەرهەم بێنین واتە نزیکەی 2000. ئەگەر بشتوانین لە ڕێگەی غازی سروشتی و سەرجەم وردەکاری و نەوتی ڕەش و وردەکاریەکانی ترەوە بتوانین بگەێنین بە 4000 مێگاوات واتە ئێمە ئەو 6500 کە لە ئاستی توانای بەرهەمهێنانی حکومەتی هەرێمی کوردستان توانین بگەین بەو ئاستە و زۆر نزیک دەبینەوە لە ئاستی پێداویستی و خواستی بەکارهێنانی کارەبا لە هەرێمی کوردستاندا. بەڵام تا ئێستا و هەنگاوە هەڵنەهێنراوە وەزارەتی کارەبا پاساوەکان هەمویان باتڵن. ئەم پاساوانە بۆ ئێستای هەرێمی کوردستان کار ناکەن تاکە بەدیلێک ئەوەیە کە پەنا بین بۆ تاقەی شەمسی بۆ وین تۆرباین و بۆ زیادکردنی وێزگەی کار و ئاوی لە هەرێمی کوردستان. باشە زۆر بەکوتی لەسەر نەوتی ماڵان نەوتی سپی بۆچی کێشەکە چارەسەر ناکرێەوە سەراوی کە بەغدا بڕێک نەوتی نردە بەڵام لە هەرێم مەسەلەن هیچ بڕنەوتێک ناپاڵی درێوێت لەو نەوتەی کارێمی کوردستان ڕەوانەی دەرەوەی دەکا نزیکەی 500,000. ئێمە لە لیژنەی سامانە سروشتە و سامانە سروشتەکان بە دواداچوومان دەست پێ کردووە. ئەمڕۆ لە کۆبوونەوەی لیژنەکەشمان مناقەشەی و بابەتەمان کردووە و باسمان لەوە کردووە کە حکومەتی عێراقی 50 میلیۆن لتر نەوتی سپی نەرێ بۆ هەرێمی کوردستان و لە بەرامبەردا ئێمە پێویستمان بە 250 میلیۆن لتر بەرمیل نەوتی سپیە کە ڕێژێکی زۆر کەمی دابەشکراوە. ئەم ڕێژەیە لە ڕووی پارەشەوە ئێمە کێشەمانەیە لەگەڵی ئەم سعرەی کە دیاری کراوە دەمانێت بگەینە وردەکاری کە نەقڵەکەی چەند بووە و کڕینەکەی چەند بۆ دابەشکردنەکەشی چەندە. ئێمە لە هەرێمی کوردستان دوو پاڵەوگەشمان هەیە بیرمان نەچێت کە پاڵەوگەی بازان و پاڵەوگەی کەڵەکن. ئەم دوو پاڵەوگەیە نازانین کە چەند بەرهەم دێنن 198 پاڵەوگەی تری نافەرمیشمانەیە ئەم پاڵەوگانەش مەفروزە کە نەوتی سپیش پاڵەوەن بەڵام لە ئاساسدا نایپاڵەوەن کەمە خۆی کێشەیەشتری گەورە و قەیرانیشتری نەوتی سپی بۆ دروستکردوین و قەیرانی بەنزینیشی بۆ دروستکردوین کە ئەمەش دەستمەسەرەوە بابەتەش کە بەنزینیش بۆیە لە هەرێمی کوردستان لە دەرەوە بە جۆرەی خواستی پارێزگار و پارێزگاکان دەهێنرێت و بۆتە شێوەیەشی منافەسە و کەمپیتیشن بۆیە ڕێژەی بەنزین بۆ شێوە بەرزە و ڕێژەی نەوتی سپیش ئێمە بەشمان ناکات. پێویستە حکومەتی هەرێمی کوردستان چی لە ڕێگەی پاڵەوکانەوە بێ و چی لە
لە ڕێگەی زیادکردنەوە تەکەوە بێت چکە خۆی مودەکە خەریکە بەسەر دەچێت ئێمە هەم لەگەڵ هێنانی چێشەمان هەیە لەگەڵ دابشکردنی چێشەمان هەیە و هەم لەگەڵ بڕی پارەکە چێشەمان هەیە لە پەرلەمانی کوردستان و بە دووەدا چوومان کردو چاوەڕوانی کە بگەین نەتیجە باشە زۆر بە کورتینی خولەک ئەگەر حکوومەت هەرێمیش نەوتی سپی مەسەلەن بۆ هاوڵاتیان لە نەوتەکەی هەرێم دابین ناکە بۆچی و بڕەپارەیە کەندامێکی پەرلەمان پێشدەی و لە بەغداوە بە 30,000 بەڵام نزیکەی 50,000 لە بەرمیلە نەوتێک لە هاوڵاتیان وەرەگیرێ ئەمە بەشی کڕینێت ئەم 30,000 و دەمانەوێت کێشەی نەقلەکەش یەکلا بکەینەوە کە بەڕاستی نەقلی تێچووی ئەم نەوتەش سم بووە بۆی کە بزانین بۆچی وڵاتیان هەرێمی کوردستان ئەم ڕەپارەیان لێ وەردەژیرێت خۆی لە ئەساسدان پارەیەکی یەکجار زۆرە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان و لیژنەی سامانە سروشتەکان مناقەشەمان کردووە و پێمانەوەم پارەیە زۆرە بەڵام دەبێت بگەین بە نەتیجەی کۆتایی تا بزانین ڕێژەی نەقلەکە چەند بووە و ڕێژەی وەرگرتنی بەغداد چەند بووە بەدەقی تا بتوانین لێر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان قسە بکەین تا ئەم ڕێژەیە کەم کاتەوە بۆ ئاستێک کە لاس داخوازی خەڵکدا بێت. سوپاس بۆ بەرز کاروان گەزنەی ئەندامی لیژنەی وزە و پیشەسازی لە بوزە و پیشەسازی و سەرچاو سروشتەکان لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.